تا دێت کاردانەوەکان دژی گرانکردنی کارەبای 24 کاتژمێری لە پرۆژەی ڕووناکی زیاتر دەبێت. سەرۆکی پێشووی لیژنەی پیشەسازی و وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە داواکاری گشتی سلێمانی دژی گرانکردنی کارەبا لەسەر هاوڵاتیان سکاڵای یاسایی تۆمار کرد. تێبینانەی کەوا هەمانە لەسەر هەبوونی داهاتی تاک لە هەرێمی کوردستانە هەمان قسە بەرچاوی بەڕێزان داواکاری گشتی سلێمانی و ئەوانش بەڵێن ئێوەیاندا کە بە ئەرکی یاسایی خۆیان هەڵسن و نووسرا و یاخود بە پێ یاسا و ڕێنمایەکانی بەردەستیان بۆ دۆداچوون بۆم بابەتە بکەن بۆ ئەوەی ڕێگری بکرێت لەم زوڵمەی کە لە هاوڵاتیان یاریمی کوردستانەکرێت. بەڕێزان ئەمە هیچ خزمەتێک ناکە ئەگەر هاوڵاتیەک وەسڵەکەی بای 30,000 کارەبای بۆ هاتبێتەوە لە ئێستادا ینی پێش ئەمە ئێستا بێ خۆی حازرکە بۆ 250,000 دینار لە کاتێکە داهاتی تاک یاخود داهاتی خێزان بە پێی ئەوەی کە باسەکرێ 300 بۆ 400,000 ئەم کەسا گەرکرێکی بێکی پاکری هاوڵاتیەک لە پارێزگاکانی یا سنووری هەرێمی کوردستان 1000 لە یەک وحدە بۆ 1500 وحدە بە 10 دینار پێ بدرێ لە هەرێمی کوردستان لە یەک وحدە بۆ 1500 وحدە ئەو کەسە 250,000 لەسەری بێت. شارەزایان ئەم نرخەی حکومەتی ماوەبەسەچوو دیاری کردووە بۆ نرخی کارەبا بە زۆری دەزانن. پێیان وایە ئەمە لە هیچ وڵاتێکی دیکەی دنیا نەبووە. ئەوەی کە کردویانە ڕووتاندنەوەی خەڵک و کەسانی هەژارە. ئەمە بە بازرگانیکردنی کارەبایە هاوشێوی کەرتەکانی دیکە ئەمەش دەچێتە خزمەتی حیزب و بنەماڵەوە. داواکارین لەسەر جەمچین و توێژەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕۆژی چوارشەمە بەشدار بن لەگەڵمانە بۆ ئەوەی مەلا ئاینیەکان چالاکەوانانی مەدەنی سەندیکای پارێزەران سەر جەمچین و توێژەکانی کۆمەلگای مەدەنی بەشدار بن بۆ ئەوەی کە ئەم پڕۆژە ڕاگرن ئەم پڕۆژە تەنفیز بکرێت لە داهاتوە ئەوەی کە ئێمە ئەیزانین شتی تریشیانەیە ئەیدەن بە کەرتی تایبەت و هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەفرۆشن بە کەرتی تایبەت. بڕیارە ڕۆژی چوارشەمە لە سلێمانی دژی گرانکردنی نرخی کارەبا خۆپشاندان ئەنجام درێت و سەرپەرشتیارانی خۆپشاندانەکە داوا دەکەن هاوڵاتیان بەشدار بن لە پێناو کەمکردنەوەی نرخی کارەبا چونکە دەڵێن ڕێگە بدرێت ئەم نرخە بسەپێت چینی هەژار و کەم دەرامەت زیانمەندی سەرەکی دەبێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.